خۆی ئەم پرسانە ئەوەیە کە بەهاری بژانەوەی یەکێتی لە قۆناغی نوێ دەستی پێکردووە کە هەم لە جلە دیپلۆماسیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغدا و ناوپۆلی سیاسی عێراق و هەم لە جوولە سیاسەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ناوخۆی خۆدا بە سازکردنی دیداری یەکێتی و چاکسازیە بەردەوامەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرۆکایەتی هەڤاڵ باڤڵ جەلال تاڵەبانی کە ئێستا ئەمڕۆ ئێمە لە کەرکووکین بۆ سازکردنی دیداری یەکێتی و چەند ڕۆژی ڕابردووش هەمومان ئەو جوولە دیپلۆماسی هەڤاڵ باڤڵمان بینی کە بە هەموو ئەو ئیمکاناتی کە یەکێتی نیشتیمانی کوردستان و هاوپەیمانەکانی و بۆ هەموو ئەو تێگەشتنە سیاسانەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ لایەنە سیاسەکان دروستی کردووە بۆ ئەوەیە کە استحقاقانی گەلی کوردستان و استحقاقانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پرۆسەسی سیاسی عێراقا پارێزراو بێ سەرڕای هەموو ئەو لەمپەڕ و جیاجیانەی لە بەرامبەر یەکێتی نیشتیمانی کوردستان دروست دەکرێت. دیارە هەموو تەجەموعێکی سیاسی لە شاری کەرکووک و هەموو کۆبنەوەیەکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە شاری کەرکووک ئەهمیەتی خۆی ئەهمیەتەکەی لە ئەهمیەتی کەرکووک خۆیەوە لە وجدانی یەکێتی نیشتیمانی کوردستاندا دیداری یەکێتی کە جوولەیەکی سیاسی و حزبیانەی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بۆ ژانەوەی ژیانی حزبایەتی ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەم دیدارە وێزگەی دۆکی تەواو کرد ئەمڕۆ لە وێزگەی کەرکووک و سەلاحەدین لەم مەحوەرەشەوە گوێ لە هەڤاڵانی لیژنەی باڵا و هەڤاڵانی یەکێتی نیشتیمانی کوردستان گوێ لە هەموو تێکۆشەر و کادرەکانی یەکێتیەگرن لە ژنان لە کچان لە کوڕان بۆ ئەوەی کە بزان یەکێتی نیشتیمانی کوردستان لە مەرحەڵەی داهاتووە چ جۆرە بەرنامەیەک بکات کە وەڵامدەرەوەی خواست و داخوازەکانی خەڵکی کوردستان بێ بۆ تایبەتی خەڵکی کەرکووک ناوچە دابراوەکان و ئەم دیدارە هەم دیدارێکی سیاسی حزبیە و هەمیش دیدارێکی بژانەوەی یەکێتیە بۆ ئەوەی بتوانێت لە ئەرکانی داهاتووە سەرکەوتوو بێت و بتوانێت ئەو ڕویانەی کە بۆ یەکێتی بۆ قۆناغی داهاتوو پێویستن و ئەو ئەرکانەی کە لە دەیان ساڵی داهاتوو لە ئەستۆ یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەم دیدارە بتوانێت وەڵامی بداتن. بەڵێ بێگومان ئەمە بەرەو دیداری یەکێتیە دیدارەکە مانگی 5 سازەکرێ ئەمە ئامادەکاریە هاتنی ئێمە بۆ شاری کەرکووک و پارێزگای کەرکووک بۆ گوێگرتنە زۆرتر لە چین و توێژە جیاوازەکان بۆ دەوڵەمەندکردنی ئەو مسودەیان ئەو درافتەی کە پەیوەستە بە گفتوگۆکردنی سێکتەرەکان لە ناو دیداری یەکێتی. دیداری یەکێتی بە ئامانجی دروستکردنی ڕوئیا و سیاساتی نوێ بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان لە کۆمەڵی بواری جیاوازە. بۆ نمونە مامەڵەکردنی یەکێتی لەگەڵ کەیسی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم بەپێی دەستور یا غەیری دەستور ئاشکردنەوەی هەندێک خەڵکی خۆمان لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان و پێکهاتەکان لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان بەرپرسیارەتی یەکێتی بەرامبەر ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم زیندووکردنەوەی ئەو خیتابەی کاتی خۆی یان کەرکووک و خانەقین یان تاماوین ئەجەنگین کە دروشمێک بوو لە واقع خەباتی بۆکرا بەڵام ئێستا کە کۆمەڵێک پرەنسیپ هەیە کاڵ بوونەتەوە و دەستنیشانکردنی کەم و کوڕیەکان و هەوڵدان بۆ دۆزینەوەی نەخش ڕێگای چارەسەر. یەکێک لە هەرە گرنگترین بنەماکان ئەوەیە کە زیندووکردنەوەی گیانی ڕخنە و ڕخنەخۆگرتن لە ناو یەکێتی نیشتیمانی کرد بە سەراحەت دەستنیشانی کەم و کورتەکان بکرێ و بۆ یەکێتی باجی هەڵەی شەخص بدا بۆ نمونە بۆ یەکێتی باجی کەم و کوڕی فڵان و فیسار بدا و ئەمانە هەموو ئەبێ لە ناو دیداری یەکێتیە بە جدی ڕنگدانەوەی هەبێ و کرانەوەیەکی زیاتر هەبێ بۆ گفتوگۆکردن لەسەر کۆی کێشەکانی کە پێویستە بە ژیانی سیاسی و حزبی ناو یەکێتیەوە.